هەر شتێکە فڕۆکەوانی فەڕەنسی شێتن پیانەوت کرێزی، یعنی ئەو جورئەتەی ئەوان هەیەە زۆر سێرە لەگەڵ فڕۆکەوانەکانی جیهانە هەمووی ئەگەر ئەمریکا بێ بەریتانیا بێتن هەر بەناوبانگن ینی کرێزی فرنچ پایلۆت. لەسەرەوەی باسی ئیماراتت کرد، یعنی ئیمانوئێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا دەڵێت ئێمە دۆستەکانمان لە ئیمارات بە تەنیا جێ نایڵین، دەتوانن پشت بە ئێمە ببەستن، کەواتە فەڕەنسا دەتوانێت بەو شێوازە هاوکاری بکەوە، دەتوانێت چۆن بێتە ناو شەڕەکەەوە و چۆن ڕوبەڕووی ئێران بێتەوە. فەڕەنسا جارێ لە جۆری فڕۆکەکانی ینی ڕافاڵ لەگەڵ میراجەکانی هەر شتێکە فڕۆکەوانی فەڕەنسی شێتن پیانەوت کرێزی، یعنی ئەو جورئەتەی ئەوان هەیەە زۆر سێرە لەگەڵ فڕۆکەوانەکانی جیهانە هەمووی ئەگەر ئەمریکا بێ بەریتانیا بێتن هەر بەناوبانگن ینی کرێزی فرنچ پایلۆت ئەتوانن زۆر واجبات ینی غاراتی جەوی بکەنە سەر ئاسمانی ئێران و ئەتوانن بە موشەکیش لێی بدەن. تەسیری زۆرە. فەڕەنسیەکان لە جۆرێکن وەکو ئەمریکا و ئیسرائیل وەستانیان نییە. ینی من کە ئەڵێم فڕۆکەیە داوەزێ فڕۆکەوانێتتر سەرەکەوێ ئەمانە کە پێیانەڵەن شێت ئەڵێدا نابەزم موشک و سوتەمەنی و ئەڕۆمەوە هەر خۆمە ڕۆمەوە. ینی هەیە سەرەکەی دوو سێ واجب تەنفیزەکە بە بێەوەی دابەزەوەکو فڕۆکەوانەکانی تر نین، هەر بە ناوبانگیشی نەگەر بیخێنیتەوە کرێزی فرنچ پایلۆت، یعنی ئەگەر بێتە شەڕەکەەوە خەتەرەکە ئەو گەڕانە ئەوانیش ئاینی چۆن ئێران گەڕانەوەی نییە لە زەویاوانیش گەڕانەوەیان نییە. بەڵێ باشە. فەڕەنسا هاوکاری وڵاتانی خەلیجەکە بە تایبەتی ئیمارات ئەوەی کە پێوتون هاوکاری ناتوانێت بیانکەیانی چیەکە هێزی بەرگریەکانی ناتوانێت هاوکاری بکاتەنها بە فڕۆکە لە ئێران بدا بتوانێت ئەو موشەکانە ڕابگرێ، ئەو درۆنانە و سەیرانە شاهد و ئەوانە ڕابگرێ بەو جۆرە. بەڵام ئەمە لە قانزاجی ئەمریکایە کە دێتە پێشەوە، نەوەک لە قانزاجی خەلیج بێ بە دەرەجەیەک، چونکە حیساب کە ئەگەر شەڕەکە فراوان بێتەوە ئەمریکا لە دوو وڵاتی ئۆتۆمی سێ وڵاتی ئۆتۆمی لە پێشەوەیە، چین و ڕووس ئاگاتان لە خۆتان بێتن. ئیسرائیل ئۆتۆمیە، فەڕەنسا ئۆتۆمیە، ئەمریکا ئۆتۆمیە.